خوازانی بەڕێز لە ڤیدیۆ ئەمجارە دێنە سەر وانەی شەشەم لە بەشی دووەم شیکارکردنی هاوکەشە دووزەکان بە شیتەڵکردن. لە نمونەی یەکەم باسی بەکارهێنانی سیفەتی لێکدانی سفرەکە لە نمونەی ئەلف و بە ئەمە هەوڵەدەین بە ڕێگەیەکی جیاوازتر و ئاسانتر باسی بکەین. چەند نمونەیەکی زیاترمان هینایەتەوە لۆ ئەوەی بە ئاسانی لەو بابەتە تێبگەن. سیفەتی لێکدانی سفرەمان هەیە لە نمونەی یەکەم. سیفەتی لێکدانی سفرەی مەبەستی چییە؟ ئەڵێ ئەگەر بە جاران جیم یەکسان بی بە سفر، ئەوە یان بە ئەکە تێکسان دەبی بە سفر یان جیمەکە تێکسان دەبی بە سفر. دێنە سەر نمونەی یەکەم لۆ ئەوەی زیاتر تێبگەن. لە کتابێ بە جۆرێک باسی کردی، ئەمە لێرە بەڕێگەیەکی ئاسانتر باس دەکەین. نمونەی یەکەم ئەڵێ دوو کەوانەی دایێت و ئەڵێ سینکۆ دوو سینکەم هەشت تێکسانە بە سفر. خۆی بە پێی یاساکەی ئەڵێ یان ئەو کەوانەی تێکسانە بە سفر یان ئەو کەوانەی تێکسانە بە سفر. بەڵام ئەمە چونکە لە نیشتیمانی هەڵبژاردنە یعنی شیکارەکەی داوت لێ ناکە، چی لە تو دەوێ؟ ڕاستەوخۆ وەڵامی کۆتایی لە تو دەوێ. ئەتو لەو جۆرە پرسیارانە چ بکە لە سیفەتی لێکدانی سفری؟ ڕاستەوخۆ تەمەشاکە، ئەڵێ چە سینکۆ دوو ڕاستەوخۆ تەمەشاکە لێرە موجب دووە، دژی موجب دوو چییە؟ سالب دووە. فاریزە لە کەوانەی یەکەم شیکارەکەمان دۆزیەوە چەندە؟ سالب دوو. ئەو جۆرە کەوانەی دووەم لێرە سالب هەشتە، کەواتە ڕاستەخۆ بکە موجب هەشت، کەواتە شیکارەکەمان بریتە لە چ؟ سالب دوو موجب هەشت. ئەوە نمونەی یەکەم. لە نمونەی دووەم ئەڵێ سینکەم هەشت سینکۆ شەش. ڕاستەوخۆ بە هەمان شێواز چ دەکەی؟ ڕاستەوخۆ دژی نیشانەکان وەردەگری. ئەڵێ سینکەم هەشت سینکۆ شەش. سەرەتا سینکەم هەشتەکەی دژی سالبەکەی چیە؟ موجب. ئەو موجب. هەشتەکەش بنووسەوە. فاریزە لێرە چیە؟ موجب شەش لە کەوانی دوم. ئەو کەواتە تو چ بکە؟ بکە سالب شەش، تەنها دژە نیشانەکان وەرگرا. کەواتە کۆمەڵی شیکارەکەت بریتێ لە چ؟ موجب هەشت و سالب شەش. لە نیشتیمانیش ئەو موجبە نانووسرێ. دێنە سەر نمونەی سێم. پرسیاری سێممان هەیە. هەر کاتێک کەوانەیەک هەبوو لە تنیش کەوانەکەی، واتە دوو کەوانە نەبوو. ئێستا ئەوە نمونەی با لە کتابێ ئەڵێ سین کەوانە دوو سینکەم یەک. هەر شتەشی لە تەنیش کەوانەک ئەگەر یەک کەوانەی دات و هەر شتەشی لە تەنیش بوو سین بوو دوو سین بوو، ئەتۆ حسابی چیلو دەکەی؟ سفر. ڕاستەخۆ سفری دانێ. ئەوجا لە کەوانەی دووەم چ دەکەی؟ هەمیشە تەمەشای دوو سین کەم یەک. تەمەشای کردداری یان لێرە کەم دەنووسیان کۆی دەنووسی. ئەتو یەکەم زە ژمارەکەی بنووسە. ژمارەکە چەندە؟ لێرە یەک، کەواتە یەک. ئەو سالب بەش دەکەی چ؟ دژەکەی وەردەگری. دژی سالب چی؟ موجب. موجبەکەش نانووسرێ. ڕاستەوخۆ کەرتەشی دەکەی. ئەو ژمارەی تەنیشت سینەکەی هەر چەندی هەبوو لە ژێری کەرتی دەنووسی. چەندە؟ دوو. کەواتە کۆمەڵی شیکارەکەت بریتێ لە چ؟ سفر و فاریزە سالب سفر و فاریزە یەک لەسەر دوو. پرسیاری چوارەممان هەیە لەوەی زیاتر لە بابەتەکەی تێبگەن. بە هەمان شێواز کەوانەیەکت هەیە لە پێش کەوانەکەی چ هەیە؟ دوو سین. لێرە سینمان هەبوو، لێرە دوو سین. مادام یەک کەوانەی ئەتو حسابی وی هەموو بە چ دەکەی؟ بە سفر. کەواتە ڕاستەخۆ ئێرە سفری دادنێ. فاریزە ئێرە سینکۆ یازدەیە، ڕاستەخۆ دژی یازدەکەی وەرگرا. دژی موجب یازدەی چییە؟ سالب یازدە. کەواتە کۆمەڵی شیکارەکەت بریتێ لە چ؟ سفر و فاریزە سالب یازدە. پرسیاری پێنجەم ئەڵێ دوو سین کەم سێ سینکۆ هەشت. سینکۆ هەشتەکە ئاسانە، دژی موجب هەفتەکەی عەفو هەفت نەک هەشت. سینکۆ هەشت دژی موجب هەفتەکەی چییە؟ سالب هەفت. ئەوە یەکمان دۆزیەوە نرخەکە. ئەو جارەی لێرە چییە؟ سالب سێ دژی سالب سێ چییە؟ موجب سێ. ڕاستەوخۆ چ دەکەی؟ کەرتەشی دروست دەکەی. ئەو ژمارەی تەنیش سینەکەی بینەژێرەی کرد چەندە؟ لێرە دووە، کەواتە دووی دانێ. کەواتە کۆمەڵی شیکارەکەمان بریتێ لە چ؟ سێ لەسەر دوو فاریزە سالب هەفت. پرسیاری شەشەممان هەیە. سینکەم یەک دوو سینکۆ پێنج. هەتووە حساب بکە بەس یەک کەوانەت هەیە. دژەکەی وەرگرت. دژی سالب یەک چییە؟ موجب یەک. ئەوە نرخەکمان دیتەوە. فاریزە ئەو جارەی دوو سینکۆ پێنج. جارێ ئەو لواز لە ژمارەی تەنیش سینەکەی بینە. لێرە موجب پێنجە، دژی موجب پێنج چییە؟ سالب پێنج. ئەو جار ڕاستەوخۆ گوتمان چ دەکەین؟ کەرتەشی دەکەین. مادام ژمارەمان لە تەنیش سینەکەی هەیە، ئەو ژمارەی تەنیش سینەکەی بینەژێری کردەکەی چەندە؟ دوو. کەواتە کۆمەڵی شیکارەکەمان بریتێ لە چ؟
1 و فاریزە سالب 5 لەسەر 2. پرسیاری هەفتەمان هەیە، دوو کەوانەمان هەیە، ئەڵێ 3 سین کۆ 2 کەوانە 4 سین کەم 1. بە هەمان شێواز گوتمان جارێ ئیشت بە ژمارەی تەنیشت سینەکەی نەبی. لێرە چمان هەیە موجب 2 ڕاستەخۆ دەکەینە چە سالب 2. کارتەشی دروست دەکەن ئەو ژمارەی لە تەنیشت سینەکەیە بینەژێری کردەکە چەندە 3 کەواتە 3ەکەی لێرە دانێ فاریزە. 4 سین کەم 1 ئیشت بە ژمارەی تەنیشت کردەکەی نەبی سەرەتا. لێرە سالب 1 دژی سالبێکی چییە؟ موجب 1. کارتەشی دروست دەکەین ئەو ژمارەی تەنیشت سینەکەی ڕاستەوخۆ بینەژێرەی کردەکەی عافیە. کەواتە کۆمەڵی شکار بیتی لە سالب 2 لەسەر 3 و فاریزە 1 لەسەر 4. ئەوانە هەندێک لە پرسیارەکانی ڕاهێنان ڕاستەوخۆ شکارم کردیە. پرسیاری هەشتم 3 سین کەم 2 کەوانە یەکەم کەوانەی دووەم ئەگرم لەوەی ئاسانتربی. لێرە سالە 2 ڕاستەخۆ بکە موجب 2 کارتەشی دانێ ئەو ژمارەی تەنیشتەکەی فرەدەژێرەی کردەکەی فاریزە. سینکۆ 5 موجب 5 تێ بکە سالب 5. زۆر ئاسانە. ئەوە سیفەتی لێکدانی سفڕی. دێنە سەر نمونەی دووەم لە کتابێ باسی شکارکردنی هاوکێشەی دووجا دەکا بەچە بە شیتەڵ کردن. ئەتۆ ڕاستەخۆ لێرە ناتوانانی سیفەتی لێکدانی سفڕی بەکاربێنی. دەبی چ بکەی؟ دەبی بینی سەر شێوازەکەی، دەبی چ بەکاربێنی؟ تو ڕێگەکانی شتەڵکردن خیندیە لە وانەی پێشتر. پەردکردنە، دژە کۆکردنەوەیە، شتەڵکردن بە کۆڵکەی هاوبەشە کامەیە. لێرە گوتمان هەر کاتێک ئەگەر 2 ڕادەبوو یان 3 ڕادەبوو ئەوە چ بەکاردێنی شتەڵکردن بە کۆڵکەی هاوبەش لە ڤیدیۆی پێشتر باسمان کرد. سەرەتا لە نێوان ژمارەکان بزانە هاوبەشەیە یاخودنە لە نێوان 4 و 3 هاوبەش نییە، کەواتە ناتوانین ژمارەی هاوبەش وەرگری. ئەی چ هاوبەش وەردەگری؟ تەنها گۆڕاوەکەی. سین توان 2 تێ و سین توان 1 تێ. بچووکترین سین وەردەگری کە توانەکەی لەمە بچووکترە چەندە؟ 1. کەواتە ئەوە سینەکەم نووسی. ئەو جەکەوانەشی دروست دەکەی یەکسان بە سفرەکەی وەک خۆ دەنووسیەوە. ئەوجا چی دەکەی؟ دابەشی سینەکەی دەکەی، دابەش هاوبەشەکەی 4 دابەش ئێرە چەندە؟ 1. 4 دابەشێک هەردەکاتەوە 4. سین توان 2 دابەش سین توان 1 یان بڵێ سین توان 2 سین توانیەکی لێ بڕۆ هەر سین دەمێنێتەوە. موجب دابەش موجب هەر موجب. سین دابەش سین پێویست ناکە چونکە 1 دەکا 1ش پێویست ناکە موجب 3 دابەش 1 هەردەکاتەوە 3. ئێستا پرسیارەکەمان هاتە سەر شێوازی سیفەتی لێکدانی سفڕی. لێرە تەنها سین تێ کەواتە حسابی چی لێ دەکەی؟ 0. ئەوجا فاریزە چی دەکەی؟ ڕێگای خۆت بەکاردێنی ڕێگە ئاسانەکە. 4 سین کۆ 3 لێرە موجب 3 کەواتە دەکەینە سالب 3. کاتەشی دروست دەکەین ئەو ژمارەی تەنیشت سینەکەی خێژێرەی کردەکەی کەواتە 0 و فاریزە سالب 3 لەسەر 4. دێنە سەر نمونەی بامان هەیە ئەڵێ 16 سین توان 2 کەم 25. ئەگەر دقت دەی 2 ڕادت هەیە نێوان ڕادەکان کەمە، ڕادەی یەکەم و دووەمش ڕەژیان هەیە کەواتە ئەوە چێ جیاوازی نێوان دوو دووجایە. گوتن لە جیاوازی نێوان دوو دووجا بە دوو دووجاکەی بناسەوە چی دەکەی؟ ڕاستەوخۆ دوو کەوانەی دروست دەکەی. دوو کەوانەی دروست دەکەی یەکسان بە سفرەکەی لەبیر نەکەی. کەوانێک موجەبی دادەنەی کەوانەکی سالب. ئەوجا ڕەجی لە ڕادەی یەکەم وەرگرە ڕەجی 16 دەکاتە چەند؟ 4 4ەکی لێرە بنووسە 4ەکش لێرە. ڕەجی سین توان 2 دەکاتە چ؟ سین سینێکمان لێرە سینێکیشمان لێرە. ئەوجا وەرە سەر ڕادەی دووەم ڕەجی 25 چەندە؟ 5 5ەکمان لێرە 5ەکیشمان لێرە. ئەوجا جێ چی دەکەی؟ ڕاستەوخۆ ڕێگای خۆت بەکاربێنە نرخی سینەکەی کو دەبینەوە لێرە موجب 5 دژی موجب 5 سالب 5. کاتەشی دروست دەکەی ئەو ژمارەی تەنیشت سینەکەی فڕێدەژێری کردەکەی چەندە؟ 4. ئەو فاریزە. لێرە سالب 5 ئەتوو بکە موجب 5 موجبەکەش منووسەوە کاتەشی دروستکە ڕاستەخۆ ئەو ژمارەی تەنیشت سینەکەی چەندە؟ 4. کەواتە دوو نرخەکەمان بریتە لە چە؟ سالب 5 لەسەر 4 و موجب 5 لەسەر 4.